ئازیزە من ئێستا لەسەر بەنداوی دەربەندی خانم دەمەوێت کۆمەڵێک زانیاری گرنگ لەسەر ئەم بەنداوە بە ئێوە بڵێم تا ئێستا زانیوچە کە بەنداوی دەربەندی خان بەرزترین بەنداو بووە لەسەر ئاستی جیهان و عێراقدا کە بەم شێوەیە دروست بکرێت. من ئێستا دەچم بۆ لای کاک سامان بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خان کۆمەڵێک زانیاری گرنگ لەسەر ئەو بەنداوە لەلایەن خۆیەوە بە ئێوە دەڵێم سلااوت لێبێت. باش کاک سامان ئەحواڵ باشە، زۆر سپاس دەکەم. سپاس لە بۆ ئەوەی کە کاتی خۆت بابچی لە لای بەنداوەکە سپاس دەکەم کە کاتی خۆت بە ئێمە بەخشی و کۆمەڵێک زانیاری گرنگت دەربارەی بەنداوی دەربەندی خان بە ئێمە وت پێشتر. بەڵام ئێستا زانیاریەکان دەگوازینەوە لە بۆ بینێران. پێم فەرموو. بەنداوی دەربەندی خان خۆی بەنداوێکی یەکی لە 4 بەنداوە سەرەکیەکانن لەسەر ئاستی هەرێمی کورسان و عێراقا. ڕاستی دووەم بەنداوە لە هەرێمی کورسان دوای بەنداوی دووکان لە توانای خەزنیە کە 3 ملیار مەتر سیجار ئاوەگرێتە خۆیە. چوارەم بەنداوشە لە عێراقا لە دوای بەنداوی مووسڵ و حەدیسە و دووکان. چوارەم بەنداوی دەربەندی خانە. بەنداوی دەربەندی خان لە ڕاستیە جیاوازێکشی هەیە لەگەڵ بەنداوەکانی ترە. ئەو بەنداوەکانتر لە نێوانی خۆیانە جۆگە و مەشاریعی تر دروست کراوە کە ئەتوانرێت لە کاتی پێویستە تەنسیقی لە نێوانیان بکرێت. بەڵام بەنداوی دەربەندی خان کە سەرچاوەکەی سەرەکی کە سیروانە لە وڵاتی کۆماری ئیسلامی ئیران داخلی هەرێمی کورسانە بێتەوە لە هەڵەبجە لە نقطەی سازان با بڵین تا کۆتێتە ناو بەنداوی دەربەندی خان تاکو ئەچێتە خواری بەغدا کە داخلی دیجلە ئەبێ هیچ هاوکارێکی تری نییە تەنها خۆیەتی. بۆیە بەنداوی دەربەندی خان جیاوازیەکی هەیە لەگەڵ بەنداوەکانترە. ئەو هیچ مشکلی لە بۆ دروست نەکردی. ئازای مشکلێکنیە ئاوی بگوازای چۆنە کێشەکە ئەگەر ساڵێ لە ساڵەکان وشکە ساڵی بێ و کەم ئاوی بێ ڕاستیەکەوێتە ئەرک قورسیەک بۆ سەر بەنداوەکە. بەڵام سەرڕای ئەوەش توانیمانە کە ساڵی پار و پێرارش وشکە ساڵێک بوو کەم ئاویەکی زۆر هەبوو کە خواری خۆمان بەنداوی حمرین هەیە تقریبان بەتاڵش بوو تەنسیقێکمان هەبوو توانیمان ناوچەکە بە شێوەیەکی ئام ڕزگار بکەین بە پێ ئەو ئەوەی کە هەمان بوو لە خەزینی بەنداوەکە. نێزگەی 3 ملیۆن خەڵک لەسەر ئەم بەنداوە ژیە ڕقمێکی گەورەیەوە ئازانە توانیمانە ئیشاڵا ئەو تەمەنێکی زۆری هەیە بەنداوی دەربەندی خان 63 ساڵ تەمەنێتی سەرڕای ئەوە بتوانین ئەو ناوچە لە کاتی وشکە ساڵی ڕزگاری کەین. باشە ئەی سەرچاوی ئاوی دەربەندی خان سەرچاوی بەنداوەکە و کوتم سەرچاوی سەرەکی سیروانە کە لە کۆماری ئیسلامی ئیران داخلە بێت زائیدەن زمکانمان هەیە هەر لەوێوەتیە تانجەرۆمان هەیە ئەمە کە لە ناو خاکی کوردستانی خۆمان و ناوچەی سلێمانی باڵێن بارانی و ناوچەتیە زائیدەن ئەحمەد زەڵممان هەیە کە لە ناوچی ئەحمەداوە خۆتان نەزانن هەندێک سەرچاوی بچوک بچووکشمان هەیەوانە هەرەتێنە سەر بەنداوی دەربەندی خان. باشە ئەی لە ڕووی گەشتیاریەوە بەنداوی دەربەندی خانەوەکو دەزان کە دەربەندی خان کەوتۆتە نێوان دوو بەنداو کە یەکەم شاری شەوابزان قەزایە بەم شێوە بێتن. بەڵام لە ڕووی گەشتیاریەوە ئەگەر لە بۆ باسکەی ناوچەی قەزای دەربەندی خان خۆی ناوچەیەکی هەر خۆی بەخۆی گەشتیاری و ناوچەیەکی خۆشە. ئەو بەنداوی دەربەندی خان ئەو گەشتیارێکیشی زیاتر کردووەتەوە. سەرڕای ئەوە لەم چەند ساڵەیە خیر لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستان توانرا ساڵی پار بەنداوی دێوانش تەواو بکرێت سەرڕێژی کرد. ئەتر توانین بڵێن حەدەسێکی تایبەتی بەخشی بە دەربەندی خان شاری دەربەندی خان کە شارێکە لە نێوانی دوو بەنداوە. ڕاستی بەنداوی شاری دەربەندی خان لە ساڵانی هەشتاکان و خۆتان نەزان لە ناوچەیەکی ئاسکەری بوو کێشە و مەشاکل بوو ناوچەکە ئەمە تەئسیری هەبووە لەسەر ئەم ناوچەیە نەتوانرا لەو ساڵانیە لە گەشتیارێکی باشی بۆ دروستکرێ. هەمان ساڵانی 90 خۆزانی ناوچەکەمان چۆن بوو. بەڵام لەم 4-5 ساڵەی ئەخیر ڕاستی حکوومەتی هەرێمیش ئاسانکاری ئەەکە و هاوکاری خەڵکەکرێ و ئیسسمار دەستی پێ کردووە و دەست کراوە ڕاستی بە گەشتیار دروستکردن لە شوێنی گەشتیاری لە خواری بەنداوەکە. بەڵام لەسەر و هێشتا پرۆژەیەکی زۆر گەورە نکراوە کەشتی زیاتر و هەر لەیرەوە لە حکوومەتی هەرێمش داواکەین هەوڵە دەین کۆمپانی چاک کۆمپانی مستەسمری بە دەرەجی قورس بتوانێت بێت لەی ناوە گەشتیاریکی نەکو لەسەر ئاستی بچووک لەسەر ئاستێک بێ بتوانین خەڵک لە دەروی وڵاتش بێت بۆ ئەم ناوچەیە لە چکەمە ئەو جۆرە گەشتیاریە لە خۆتەزانی مستەسمری گەورەی ئەوێ مەسپارەی قورسی ئەوێ بتوانێت شتێکی زۆر چاک بکرێ. بەڵام قازانجی زۆر باشی نابێتن. ئەکید قازانجی بۆ خەڵکەکە بۆ شارەکە بۆ هەرێمشە بێت ڕکاتە بتوانێت مستەسمری چاکی بۆ بێرن بتوانن لەم ناوچەیە لە هەر خۆی بۆ خۆی ناوچەی سەرۆی بەنداوی دەربەندی خان هەمووی گەشتیاریە جگە لە بەنداوەکە خۆی گەشتیاریە بۆیە مستەسمری چاکی ئەوێ بتوانین
ئێمە شێوادارین کەوا شوێنی زۆر باشتر لە نزیک بەرداوی دەربەندی خان دروست بکرێت لە ڕووی کارەباوە توانیوێتی کارەبای تەواو بۆ دەربەندی خان دابین بکات وەکو لەوەچە جەنابتان بزان لە ساڵانی نەوەتەکان و تاکۆ و کۆتایی 2034ش بەنداوی دوکانە دەربەندی خانە توان بڵین سەرچاوی سەرەکی کارەبای هەرێمی کورسان بوونە بەڵام لە دوای ئەوەی کە ئەو پرۆژەی کارەباکانتر دروست کرا و خۆتان شەزانی احتیاجاتی کارەبا زیای کرد لە تاقەی لە توانایی بەنداوی دوکان و دەربەندی خانش تێ دەرچوو سەرڕایەوەش کە وشکە ساڵیش بە ناوچەکان هاتەکە ئاو کەم بۆ تۆ بەڵام ئێستاش هەر هاوکارە لە مۆزوعی کارەبا بەکارەتە لە کاتی پێویستە بە پێ و ئەوەی کە بەرێدەین و بەکاری تێرین و بەڵێ ئیشی خۆیەکە پێویستی پڕ دەکاتەوە ئیتر لەگەڵ منزومەی کارەبای هەرێمە تێکەڵە خۆیان ئەوان بەکاری تێرن وەزانن چەندێکی بەکاربێرن چونکە وەکوتم ئاو کەم بووە تۆ وەکو ساڵاکانی تر نێتوانین ئاو زۆر بەردەین و بەکاری بێرین